لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا لە قەزای سۆران قۆناغی دووەمی کۆنفرانسا ناوچەیەکانی بەڕێوەبرد بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە و گفتوگۆکردن لەسەر ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی. بەناوی خۆی گەورە میهرەبان و لیژنەی باڵا ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆرانمان بەڕێوەبرد. دیارە بەردەمەکانی کۆنفرانس بەم شێوەیەیە بڕیارە کە لە هەموو کۆنفرانسێکی سنووری هەر مەڵبەندێکدا بەرپرسی مەڵبەند هەڵببژێردرێت کە دەبێت ئەندامی سەرکردایەتی بۆ چوار خۆلی داهاتوو وە کاروباری مەڵبەندەکە بڕێوە دەبێت لەگەڵ مناقەشەی چڕ و گەرموگوڕی ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کە بۆ کۆنگرە ئامادە دەکرێت کە گروپەکان مناقەشەی چاکیان لەسەری کرد و ڕاستپەردەی باشیان داوە بۆ لیژنەی باڵا کە لە کۆنگرەدا قسەی لەسەر بکرێت پاشان ئەندامانی کۆنگرە لەسەر هەموو ئاستەکان بە بەزنەی جیاواز و بە ڕێژەی جیاواز هەڵبژێردرا. دیارە ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆران بوو. خۆشبەختانە ئەم کۆنفرانسە لە کەشوهەوایشی ئارامدا سەرکەوتوانە بەڕێوە چوو. لێرەوە بە پێویستی ەزانم سوپاسی برای بەڕێزم کە مامەسا مەڕوان کە مەسوولەتی گرتە دەست بۆ 4 ساڵی ئایندا سوپاس یەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم خوازای دێتەوە. زۆر سوپاسی هەموو ئەندامانی کۆنفرانس ئەەکەم کە بە شێوەیەکی گەرموگۆڕ بەشدار بوون لەم کۆنفرانسە توانێن لە کەشوهەوایشی ئارامدا تەواوڕێی خۆیان بڵێن و کۆنفرانسی خۆیان بەڕێوەبەرن. من سوپاسی هەموو ئەندامانی سنووری مەڵبەند ئەەکەم کە لە 4 ساڵی ڕابردوو هاوکارم بوون کە بە قسەیش بەشداریان کردبێت. من لێرەوە سوپاسە دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم کە کۆنگرەی چوار ببێتە کۆنگرەی بەرەو پێچوونی کۆمەڵی ئیسلامی. لە کۆنفرانسەکەدا گفتوگۆیەکی چڕوپەر لەلایەن ئەندامانەوە لەسەر ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرا و بەسەر چەند گروپێک دابەش کران. هەر لە کۆنفرانسەکەشدا ئەندامانی کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی سۆران هەڵبژێردران. هاوکات بە زۆرینەی دەنجی ئەندامانی کۆنفرانس مامۆستا مەڕوان گەڵاڵی متمانەی ئەندامانی کۆنفرانسی بۆ بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی وەرگرت. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەمڕۆ کۆنفرانسی مەڵبەندی هەشتی سۆران بوو و لەو کۆنفرانسە بەرپرسی مەڵبەند دیاری کرا و نوێنەری مەڵبەند دیاریکران بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و خۆشبەختانە بە سەرکەوتووی کۆنفرانسەکە بەڕێوە چوو وەخوا زیاریشم لە داهاتوودا هەم کاری مەڵبەندەکان ئیهتیمام و گرنگی زیاتریان پێ بدرێتن چونکە بەڕاستی ئەتوانم بڵێم باری قڕس لە سەرشانی مەسئولی مەڵبەندەکانە لە سەرشانی مەڵبەندەکانە و مەڵبەندەکانن زیاتر دەتوانن کە کاری کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش ببن و نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بکەن. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دڵیان بە داهاتووی کۆمەڵی ئیسلامیەوە خۆشە و ئومێدەوارن کۆنگرەی چوار کۆمەڵی ئیسلامی زیاتر بەرەو پێش بەرێت و خۆشیان پشتیوانی تەواوی کۆمەڵن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا حزبێک بە پڕ لە شانازی بووە و هیوادارین لە کۆنگرەی چوارەمی ئەمجارەشدا بتوانێت پەیڕۆ و پرۆگرامێکی تۆکمەدا بڕێژێ بکە تعبیر لە 4 ساڵی داهاتوو بکە چونکە لەو قۆناغیدا ئێمە پێویستمان بە کەسانێکی دەستپاکە و ئەمینە بتوانێت لەگەڵ ئەو بارودۆخی ئێستادی کوردستانی بەڕێوە بچێت. کۆنفرانسە ناوچەیەکان دووەم قۆناغی بەرەو کۆنگرەیە و تیایدا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن و دوای تەواوبوونی کۆنفرانسە ناوچەیەکانیش لە کات و ساتێکی دیاریکرا و کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوە دەچێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.